فرضاً ملحنە گەیەس دەیوێت سمفۆنیایەکی هەیە ئەم سمفۆنیایە بەرنامەکەی هەموو داناوە کۆمەڵە ئازفت هەیە کە لەو سمفۆنیانە مۆسیقا دەژەنن یەکێ کەماچە دەژەنێ یەکێ تار دەژەنێ یەکە دەفە یەکێ فلانە هەر یەکە لەمانە ئەوەی دەرهێنەری سمفۆنیاکە یعنی ملحنی سمفۆنیاکە نایە لێ ئەمانە یعنی ئەمانە کەسیان بەجیا هەموو ئینەکەیان بینیوە ئەوەی سمفۆنیاکەی دانەوە بەجیا یعنی یەکتریان نەبینەوە کەسیان ناناسێ و کەسیان حەقی نییە بەسەر کەسیانەوە کەسیشان قسەی لەگەڵ کەسیان نەکردووە ئەو کاتە ئەم دێت بۆ لای ئەم ملحنە کە ملحنی سمفۆنیاکەیە دەفژانەکە بە دەفژانەکە بەرنامەیەکی پێدەدا کۆمەڵە فرمانە کە تۆ ئاوا دەست دەجوڵێنی تۆ ئاوا دەفەکە لێ دەدەی بەو لەحن هی کەمانچەژانەکەش دێنێ دەڵێ ئاوا فەرزەن سمفۆنیاکە دابنێ نیو ساعتە بەم دەڵێ تۆ ئەمە لێ دەدەی تا ئەوەندە دەقا ئەوە ئاوا لەویاد لەو دەقا دەیگۆڕی بۆەوە لەوا دەیگۆڕی بۆەوە تەمرینێکی پێ دەکا و لە تەمرینەکانی تر ئەم کەسە ڕادێ لە چ کاتێکا چی لێدا و چی بکە بە ئەمان شێوە کەمانچەژانەکەشی هێناوە بەبێ ئەوەی ئەوی تر بناسێ یعنی کەمانچەژانەکە دەفژانەکە ناناسێ بەرنامەی کەمانچەژەنینەکەش دەدا بۆ ڕای دێنێ لەسەری بە ئەمان شێوە هەموو گروپەکەی سمفۆنیاکە ئەوەی کە سمفۆنیاکە دەژەنن هەمویان ڕادێنێ لەسەر هەر یەکە ئیشی خۆی کەواتە هەر یەکە فرمانێکی پێ بۆ جێبەجێکردنی لە ڕێگەی لەدانی مۆسیقاکەوە هەر یەکە لەمانە لە کاتێکی دیاریکراوە دەچێتە سەر مەسرح و هەر یەکە لەوانە کورسی خۆی بۆ دیاریکراوە دەچێتە سەر کورسەکەی خۆی دوای ئەوە ئەمانە هەر یەک لەمانە وا بیر دەکاتەوە کە کەسی تریتیان نیە جگە لە خۆی جگە لە خۆی و ملەحێنەکە کە لە دەرەوەی ئێرەیە بەڵام لە عینی کاتیشا لێرەشە چونکە فرمانەکانی لێرەن ئەگەر خۆشی لێرە نەبێ فرمانەکانی ئەو لە ڕێگەی فرمانەکانەوە لێرەیە ئەو کاتێک کە کاتی دەستپێکردنی سەمفۆنیاکەیە ئەم دەفژەنە کە یەکێکە لەوە دەچێت لەسەر کورسەکەی خۆی دادەنیشە و دەف دەژەنێ ینی هەر کەس بێت لەوێ بێ و لەوێ نەبێ ئەو چی دەکە ئەو دەفی خۆی دەژەنێ ینی ئەو ناوەستە لەسەر ئەوانی تر تا ئەوان بێن کە ئەوە بکەن کاتێک هەریەکە لەمانە ئاوا دەچێتە ئەوێ ئەلەوێ چی دەکەن سەمفۆنیاکە سەمفۆنیایەک دروست دەکەن کە لە کاتێکە هیچ کامیان سەمفۆنیاکەیان نەبیستووە وەچی چونکە هەر پارچەیەکی ئەم سەمفۆنیایە لای یەکێکیانە بەس ئەو پارچەکەی خۆی دەزانێت تامان هەر پارچەیەک لەو پارچانە چییە بۆ خۆی لەحنێکە مۆسیقایەکە ئەم لەم پارچەیە تێدەگا لەم پارچەیە خۆی کاینی کردووە ئەو کاتێکیش لەوەیە ئەو تەنها چی دەکا پارچەکەی خۆی دەبیستێ و پارچەکەی خۆی لێ دەدا ئەو وا دەزانێت تەنها خۆی لەوەیە و تەنها خۆی مۆسیقا لێ دەدا بەڵام ئەوانەی کە دەیبیسن چی دەبیسن پارچەکەی ئەو نابیسن ئەوە دەبیسن کە ملەحێنەکە لێ دەدا ئەمان لێ نادەن ملەحێنەکە لێ دەدا یعنی ئەوە دەبیسن کە تەنها ملەحێنەکە بیستوێتی ئاوازدانەرەکە بیستوێتی تەنها ئەو بیستوێتی تەنها ئەو دەزانێت چییە لە کاتێکە ئەمانە هەر یەکەشیان لە ناو خۆیان چییە ئاوازێکی سەر بەخۆیە هەر یەکە لەمانەی کە لێرە ئەم نمونەیە ئەوە ڕوون دەکاتەوە کە چۆن هیچ مۆنادەیەک ئەگەر هیچ ڕەبتێکیشی بە مۆنادەکانی ترەوە نەبێ ئەوە حەسەبە ئەو پلانە پێشینەیە کە هەیە دەتوانن چی بکەن ئەسەن دەبێ نابێ ئاگای لەوانی تر بێت لە شوێنەکە لای بنیتسی نەگرێنێتەوە لە کتێبێکی تریایەتی وەبزان میتافیزیکەکەیە دەڵێت دەبێ ئینسان ئاوا بێت کە هەستکا لەناو ئەم گەردوونە تەنها خۆی خوا هەیە وە جگەل لە خۆی خوا هیچ شتێکی تر لەناو ئەم گەردوونانە
طبعا ئەم قسەی خۆی هینە کە یەکێکە لە هێنەکان حەدیسەکان ئەو دەهێنێتەوە بۆ ڕۆشنکردنەوەی ئەم مەوزوعە باسی دەکات. جا لێرە دەفژەنەکە ژەر خۆی و کێ هەیە؟ تەنها خۆی و ملەحێنەکە هەیە. ئەو کاتە ملەحێنەکە ڕەبتی بەینی هەموویانە، بەڵام لە عینی کاتیشان ملەحێنەکە لەناو مەسرحەکە چی نییە؟ حازر نییە. کاتێک ئینسان دەگەڕێتەوە بۆ ڕوحی خۆی، ڕوحی بە شێوەیەک ئاراستەی دەکات، لەحنێکی بە لەحنێک ئاوازێک ئاراستەی دەکات. ئەم ئاوازە ئاوازێکی شخصیە و ئەم ڕوحە تەنها ئەم ئاوازەی خۆی دەبیسێت. بەڵام کۆمەڵە کەسی تریژەن کە ئەوانیش بەرەو ئەو مۆنادەیە دەڕۆن، مۆنادە ڕوحیە، کە دەکەونە ناو ئەو دۆخەوە کە ئەو مۆنادە ڕوحیە لە ناویانە وجودی هەبێت، جگە لەوە هیچی تر حکم نەکات. ئەمانە بە پێ و پلانە هەمویان کۆ دەبنەوە چی دروست دەکەن؟ سەمفۆنیایە دروست دەکەن. ئەو سەمفۆنیایە چییە؟ ئەوە مەملەکەتی خودایە. کەواتە ئیمکانی ئەوە هەیە پلانێکە بێ ناوەکی وە کەس لە کەسی وەرنەگرت بێ وە کەس کاریگەری لەسەر کەس نەبێ، بەڵام لە عینی کاتیشا پێکەوە هەمویان بەرەو یەک ئامانج بڕۆن. ئەو کاتە تۆ هەر کەسە لەوانە بابەتایە شتێکی وردی هەیە لە کتێبێکی هەیە بە ناوی هین وتە بچووکەکان کەلیمات و قسە. تەمان شتی زۆر یەکێک لەو شتانەی کە خوێنمەوە تا ئێستاش لە بیرم ماوە، بیرمە لە زانکۆ بوومە و کاتا و یەکێک لەو مامۆسایانەی بەش ئەو کتێبەی تەرجەمە کردبوو، هەرچەند لەگەڵ ناخۆشی نەداهات، بەڵام لە ساحەکە بووم ئەو کتێبەی دا بەدەستمەوە بە هەدیە پێشکەشی کرد. لە ساحەکە پیاسەم دەکرد، دەستوشتم ڕستم بوو، ئەیتر هەر لەوێ دەستم کرد بە خوێنەوەی هەر بەدەم پیاسەکردنەوە هی بابەتاهێر بوو. ئەو کتێبە پێشتر نەمزانی وشتی وایە. لەو کتێبە یەکشت دەڵێ باسی حاڵەتی حوزور دەکا کە ئینسان کەوتە ناو حوزورەوە، ئەڵێ لاکردنەوە لە حاڵەتی حوزورا شرکە، کە لە حاڵەتی حوزورا بووی لاکردنەوە چییە؟ شرکە. لە مۆنادەکانیش کاتێک دەچنە ناو ئەو مەملەکەتەوە لاکردنەوە شرکە. لەبەرەوە لێرە ئەگەر وینەکەی لای بنیتزیش بێنینەوەی کە دەڵێ ئینسان دەبێت وا بژی کە تەنها خۆی و خوا لەسەر ئەم عەرزە هەیە، ئەمە هەر نەفسی شت دەکاتەوە، ینی لاکردنەوە لێرە بۆ هەر شتێکی تر چییە؟ شرکە. ئەمە تەمان هەمان شتە بەس بە زمانی بابەتایر ئەمەدانی. جا لێرە ئەوەی کە هەیە ئەمە چیمان پێ دەڵێ؟ پێمان دەڵێ هەر کەسە با مۆسیقاکەی خۆی بژەنی، پێکەوە هەموو ئەم مۆسیقایانە تێکەڵ دەبن و ئەو ئاوازە پێک دێنن کە کەس بیری لێ نەکردوێتەوە، کە کەس لەمانە نابێ بیری لێکاتەوە، چونکە تو ئەوەی لەسەرتە چییە؟ ئاوازەکەی خۆتە، مۆسیقاکەی خۆتە بیژێنی. لەبەرەوە مۆنادەکان ئەوانەی کە ئیتر دەبنا یعنی مۆنادەیەکی ڕۆحی، کاتێ دەتوانن مۆنادەیەکی ڕۆحی بن کە نە هیچ کاریگەریەک لەسەر دەرەوەدانێن، نە هیچ کاریگەریەکی دەرەوەش لەسەر ئەوان هەبێت، ئەو کاتە دەبێتە مۆنادەیەکی سربەخۆی تاکانە، یعنی هەر مۆنادەیەک بۆ خۆی تاقانێ. و خوددا زەمینەی دەرکەوتنی خوددا لای بنیتز یا باشترین یعنی دەرکەوتنی خوددا لە ڕێگەی چیەوەیە؟ لە ڕێگەی تەبیعەتەوە نییە، لە ڕێگەی ئەو مۆنادانەوەیە.
ئەوەی کە خوددا کە لە ئەوەی کە لە خوددا دەرناکەوێت لە هیچ شتێکی ترە لە کوێ دەردەکەوێت لە ناو مەملەکەتەکەی خۆیان دەردەکەوێت ئەویش لە ڕێگەی چەوە لە ڕێگەی مۆنادەکان ئەنی بە معنایەکی تر خوددا مۆنادە ئەگەر ئاوێنەیەک بە دیوێکی هەموو گیان پیشانداوە دیوێکی تریشی خوددا پیشاندەدا یعنی خوددا لە ڕێگەی مۆنادەوە حکمی هەموو گیان دەکات لە ڕێگەی هەر مۆنادەیەک لە مۆنادەکان بۆچی چونکە لای لای بنیتز لە هەر مۆنادەیەکە هەموو دنیا هەموو گیانەیە ئەوەی دێتە ناو مەملەکەتەکەەوە ئەوەی دێتە ناو مەملەکەتەوە ئەوە مۆسیقاکەی لێ دەدا یعنی ئالی مەملەکەتە ناتوانێ لێی نەدا کە هاتە ئەوە خۆی اختیاری کردووە کە خۆی اختیاری کرد ئیتر ناتوانێ نەیژەن لەبەرەوە ئەم گیانی مەملەکەتی خوددا کەسێک ناتوانێت بێتە ناوی تێکیدا چونکە ئەوەی سەر بەو مەملەکەتە نەبێ ناتوانێت بێتە ناو مەملەکەت و مەملەکەتەکە مەملەکەتێکی مادی نیە تا خەڵکی تری تێبێت ئەو مەملەکەتە مەملەکەتێکی ڕوحیە ئەو ڕەبتە ڕەبتێکی ناوەکیە ئەی لە کێوە خەڵک دێتە ناوی یعنی ئەو مۆسیقایی کە لەناو ئەم مەملەکەتە هەیە ئەم گوێیەی کە گوێیەکی ئاعتیادیە و مۆسیقایە نابیسێت ئەوەی کە لە دەرەوەی ئەوەی نەیتوانی وە بچێتە ناو مەملەکەتەکە ئەوەی مۆنادەیی نەبووێتەوە چونکە کە ئینسان مۆنادەیی دەبێتەوە ئیتر بیستن و بینین و هەموو شتانەی هێزێکی تر پێیا دەبن دەگۆڕێ ئەو کاتە ئیتر ڕوحە دەبینێ ئیتر من نیم دەبینم من وەکو مادەیە وەکو کەس وەکو حیوانێک لەبەرەوە هیچ کەس ناتوانێت بچێتە ئەو ناو مەملەکەتی خوددا ئەگەر بەو پاکبوونەوە نەڕۆشت بێت ئەگەر بەرەو ئەوە نەڕۆشت بێ بوو بێتە ئەو مۆنادەیە وە کاتێکی ژۆش چی دەکات یەکسەر لەحنەکەی خۆی دەژێنێ لەبەرەوە ئەگەر لەوێ بێ هەر دەبێت بیژەنێ وە کەس ناتوانێت لە دانی لەحنەکەی خۆی لابدا بۆچی چونکە ئەسڵەن ئەو چوەتە ئەوێ بۆ ئەوەی بژەنێ ئەو کاتە لێکجی لە بینی خۆی و خۆیان دروست دەبێت لە بینی خۆی و خۆیان یعنی خۆی فێڵ لە خۆی دەکات ئەمە دەکرێت یعنی ئەوەی ئەگەر لەوێ ئەوەیە تر لێرە فعلەن لاکردنەوە ناوی لاکردنەوە شرکە ئیتر فعلەن لێرە شرکە ئێن دروست دەبێت دەی کەسێک دەچێتە ناو ئەم مەملەکەتە کە لا نکاتەوە بەمانە ماناکەی بابەتە هەیە وەلاژ ناکاتەوە بۆچی چونکە هیچی تر نییە لای بۆ بکاتەوە لەبەرەوە ئەوەی بینیویەتی بینینی هەمووی داوە بەوە ئیتر بینایی تیان نەماوە بە شیلاکردنەوە بینایی تیان عەقلانی نییە بڵێ کۆمەڵێک کەس دەچنە ناو مەملەکەتەکەەوە بەڵام ئیشی خۆیان ناکەن لەبەرەوە ئەوەی ئیشی خۆی نەکان ناتوانێت بچێتە ناو مەملەکەتەوە ئەوەی ئیشی خۆی نەکان و هیچ شتێک دەرەک ناتوانێت ئەمە تەمەنە و بنەمایەک پێشووە کە دەڵێ هیچ شتێک ناتوانێت بچێتە ناو مۆنادەکان ئەمەی کە تۆ دەڵێ یەکێک دەچێت ئیشەکە تێک دەدامە چییە یعنی شتێک چووەتە ناو عالەمی مۆنادەکان یا چووەتە ناو مۆنادە گەورەکەوە کە غەریبە بەدەوێت لەبەرەوە هیچ شتێکی غەریب ناتوانێت بچێتە ناو عالەمی مۆنادەکان و هیچ شتێکیش لە عالەمی مۆنادەکانەوە نایەتە دەرەوە بە معنایەکی تر ئەم هەموو گەردوون هەیە بۆ ئەوەی چی بۆ ئەوەی مەملەکەتی خوددا بێتە ئاراوەوە خوددا سڕی خۆی ئاشکراکە لە ڕێگەی مەملەکەتی خوددا کە کامڵترین مەملەکەتە ئەو کەماڵە کاتی ئێمە گەردوونمە بە پێی عیلەتی غایی لێکدایەوە کە گەردوون عەقڵێک وەردیهێناوە و ئامانجێکی هەیە بەرەو ئەو ئامانجە دەڕۆ ئەو کاتە مەملەکەتی خوددا دامەزرانی مەملەکەتی خوددا لەسەر عەرز دەبێتە زەرورەتێکی گەردوون بۆچی چونکە ئەوەی لە ڕێگەی ئینسانەوە خوا دەتوانێت ئاشکرایکە لە ڕێگەی بوونەوەرەکانی ترەوە ناتوانێت ئاشکرایکە چونکە ئیمکانیەتی ئاشکراکردنی ئەوەیانتیانی ئەو سڕەیانتیانی جا لەبەر ئەوە بەپێی ئەم لۆجیکە بێت دەتوانین بڵێین مادەم هیچ تاکو گەردوون هەرماوە کەواتە هیچتا ئیمکانی
ئەوە ماوە کە ئەو مەملەکەتە بێتە ئاراوە هیچ تا خوا ماوێتی خۆی ئاشکراکە ئەگەر بەو زمانەی نەبێت هەنی هیچ تاکو خوا سڕی ماوە ئاشکرایکە نێنی خۆی ماوە ئاشکرایکە بەڵام هەر کەسێ بیەوە بڵێ من هەوڵ دەدەم پلانەکە جێبەجێکەم و بە ناوی پلانەکەەوە قسە بکە ئەمە کەسێکە کە بێعەقڵی دەبات چونکە ئەو پلانە لە دەستی کەسان نییە بڵێ من جێبەجێی دەکەم بێ خەڵک کۆکاتەوە بڵێ وەرن بە ئەو پلانە جێبەجێ بین بەعەکسەوە هەر کەسە ئەگەر ببێتە مۆنادە لەناو پلانەکەیە تەنها ئەوە دەبینێ دەرک دەکا لە پلانەکە کە مەربوتە بەخۆیەوە ئەوە دەرک پێ ناکە کە مەربوتە بە کەسێکی ترەوە ئەگەر ئەمەی دەرک پێ بکردایە ئەو کاتە ئەم کەسە دەبوو بەخوای کەسەکەی کرد چونکە ئیتر ئەم پلانەکەی ئەوی دەزانی لەبەرەوە بۆ هەر ئینسانێت ئیمکانی ئەوە هەیە بەشە پلانەکەی خۆی بەقەدەر بوونی خۆی لەناو پلانەکە ئاشکرا بکە ناتوانێت ئەوە ئاشکراکە کە بوونی کەسەکانی کە هیچ کەسێکی تر ئاشکرا بکە لەناو پلانەکە لەبەرەوە حکومدانی ئینسان لەسەر هەر ئینسانێ ئەمە چییە؟ ئەمە حکمێکی هەڵەیە هەتاوەکو خۆی هاوار نەکا و خۆی سابتی نەکا کە ئەوەیە کە خۆشی سابتی کرد پێویست ناکە ئێمە حکم بدەین چونکە خۆی سابتی کردوتەوە ئێستا پێویست ناکە ئێمە حکم بدەین لەسەر ئەو کورسیە فەرزەن کورسیە ئەو کامێرایە بۆچی؟ چونکە خۆی محکومە بە خۆی حکمەکەی خۆی ئاشکرا کردووە کە چییە ئەو کاتەی تر بوار دروست دەبێت لەو بوارە شتەکان خۆیان ئاشکرا دەبن وە کەس ناتوانێت لە کەسی ئاشکرا بکە دا لەبەرەوە پلانەکە ئێمە دەبێ وای بیبینین کە تەنها دەتوانین ئەوەندە لە پلانەکە ببینین کە پەیوەستە بە ئێمەوە و ئەگەر پلانەکە ئینسان بیتوانایە پلانەکە پەی پێبەرێ ئەوانەی تریش ئەوە حتمەن شتەکان جۆرێکی تر دەبن قانونێک کە لە ناو هەر یەکەمانە دانراوە و هەر یەکە دەبێت کەشفی کە بەڵام هیچ کامان بۆمان نییە قانونی ئەوەی کە دەرکی پێ دەکەن و قانونێ فەرزیکەین لەسەر ئەوی تر دەبێت ئەوش خۆی دەرک بە قانونەکە بکەن ئەو کاتی ئەمە خۆمان دەرکمان بە قانونەکەی ناخۆمان کرد ئەو کاتە ئەو حاکمەی کە حکمان دەکات لەکوێ لە ناو خۆمان هەیە کەسێکی دەرەکی کە لە ناو خۆمان نابێ یانی چی؟ یانی سازە لەگەڵ خۆشمان کە ساز بوو لەگەڵ خۆمانە یانی چی؟ یانی نەگەر مقاومەی ئەوە ناکەین کە ئەو فرمانە جێبەجێ بێت بەڵکو هەوڵ دەدەین هەرچی بربەستە لە بەردەم لە توانامانە هەیە لە بەردەم ئەوەیە کە ئەو قانونە ئەو فرمانە جێبەجێ بێ وەدی بێت ئەو بربەستانەی بۆ لابێن تاوەکو وەدی بێت ئەو کاتە ئەم فرمانە فرمانێکی جەبری نیە ینی فرمانەکە هەمان ئەوەیە کە تۆ دەتەوێت هەمان ئەوەی کە تۆ دەتەوێت ئەوە فرمانە بێت